و باس لەوە دەکەین کە دەزانین کە دوایەوەی کە ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک بە نووسراوێک داوای لە وەزیری کشت و کاڵی عێراق کرد کە زەویەکانی خۆت بە بڵین زەویە کشت و کاڵیەکانی کەرکووک کە لە سەردەمی بەعەز کراون بە ناوی هاوڵاتیانی عەرەب تاپۆ بکرێن. وەزیری کشت و کاڵی عێراق لەسەر داوایی پەرلەمانتارێکی کورد نووسراوەکەی پارێزگاری کەرکووک ڕەت دەکاتەوە بە هەوڵێک بۆ زیاترکردنی گرژیەکان ناوی دەبات. ئێمە لەم تەوەرەی بەرنامەکەدا مانێت باس لە ئەو هەوڵانە بکەین و هەروەها میکانیزمەکانی بەرگرتن لە دووبارە تعریبکردنەوەی ناوچە جوێنە کۆکەکان بۆ بزانین ئەو میکانیزمانە چین کە دەکرێت ڕێگە لەو هەوڵانە بگرێت کە بە شێوەیەکی تەواوەتی ئەو هەوڵانی کە ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک دەیدات بەوەی کە بە هەموو شێوەیەک بتوانێت دووبارە هەموو ناوچەکان بە عەرەب بکاتەوە. ئێمە گفتوگۆی زیاترەکەین چمە لای میوانەکەم کە ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵ مەویش غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کاک غەریب سڵاو لێبێت و بەیانیت باش بێت. دەمێت بپرسم کە هۆکار چییە کە لە ئێستادا دووبارە دەزانین کە بە هەر شێوەیەک بێجیانەوێت کورد لە ناوچانە نەهێڵن کە بە ناوچە جوێناکۆکەکان ناسراوە بە تایبەت کە ئەمە پارێزگای کەرکووکی بە شێوەیەکی زۆر خۆت با بڵین لە بەداخەوە پشکێکی زۆری بەرکەوتووە لەم پرسەدا. هۆکار چیە لە ئێستادا ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک بە وەکالەت دووبارە پرسەی هێناوەتەوە بەرباس و دەیەوێت ئەو زەویانەی کە پێشتر بە ناوی عەرەبەکان و کرابوون لەسەریان تاپۆ بکات کە لە ئەساسدا خۆ لە بنەڕەت جامە مافی هاوڵاتی کوردنشینەکان و بیانووی ڕاکانجبووری بۆ ئەم بابەتە چییە؟ بەڵێ بنای خۆی گەورە میهرەبان سڵاو لە هەموو بینندان و بیسانی کورسات. هەڵبات ئەم دۆخە ئەڵۆزەی کە لەم مانگەی یاخۆ لەو دوو مانگەی ڕابرد لە عێراق ڕوویدا یەکێکە لەم هۆکارانەی کە ڕاکانجبووری بتوانێت ئیسفادە لەم ئاڵۆزیە بکات. ماوەیەکە لەوەتی ئەم برادرە بۆتە پارێزگاری کەرکووک بە وەکالەت کە لە ئەساسدا ئەم پۆستە حیسەی کووردە یاخۆ پشکی کووردە جێسەڵ و کێشەکانی ئەم برادرە لە کۆی سێکتەرەکان بە ئاڕاتی تەشخەڵە بە گەلەکەمان بەردەوامی هەیە. ئیتر هەر ڕۆژە جۆرێک لەو مێژووی کە لە سەردەمی بەعزدا هەبوو ئەم تعریبی زراعی تعریبی سوکانی تعریبی لوغەوی هەر ڕۆژە جۆرێک لە تعریب لای ئەم برادرات سەرهەڵدات لە هەمووشیان خەتەرتر ئەوەی ئێستاە کە بێگەڕانەوە بۆ ڕای خەڵکە ئەسڵەکەی کەرکووک یاخود دووز و دەوروبەر هەستاوە بۆی کە کتابێک ئاڕاستەی وەزارەتی کشت و کاڵی عێراق بکات و لەم کتابەدا بە ئاشکرا دەیەوێت بە شێوەیەکی یاسایی ناسایی بکات بە شێوەیەکی ناشەرعی شەریعەت بە تعریبی زراعی بدا لە کەرکووک بۆ ئەم بەستە دوای ڕاوێژ و گفتوگۆمان لەگەڵ برای بەڕێز کاک سۆمامەندێک و بەپرسی یەکەمی نیشتیمانی کوردستان لە مەکتەبی سیاسی کەرکووک و دوای کۆکردنەوەی هەموو ئەو دیکۆمنتانەی کە شەرعیەت بە داکۆچیکردنی ئێمە ئەداوەکو گەلی کورد لە کەرکووک نووسراوێک مەڕاستەی بەڕێز وەزیری زراعی بەغدا کرد کشت و کاڵ و دوای نووسراوەکەش خۆشم سەردانم کرد لە ئەسنای گفتوگۆمان لەگەڵ بەڕێز وەزیری کشت و کاڵی عێراق باسی سلبیات و خەتەریاتی ئەم نووسراوام کرد کە ناوە ڕاکانجبووری کە لە پشکی سونێ و محافظە لە کەرکووک بە وەکالەت دەیەوێت جێسەڵ بەگەلەکەمان بکات دەیەوێت ئاشوب و پشەوی لە سنوورەکە دروستکات. سلبیات و ئیجابیاتی ئەم نووسراوەی ئەوان داوای کردبووم باس کرد کە ئەوە ناوێت یاسا جێگیر کات بەقەت ئەوەی کە دەیەوێت بە یاسا ناسایی بکات بە یاسا پشەوی دروستکات بە یاسا تعریب دروستکات. ئیتر هەموو ئەوانە وای کرد کە من لێرەوە سپاسی بەڕێز وەزیری کشت و کاڵ بکەم هەم نووسراوەکەی بە خۆشحاڵی وەرگرت و هەم لە ئەسنای حیوارەکەماندا زۆر متەفاهم بوو و لەوە گەی کە بەڵێ جێبەجێکردنی ئەم نووسراوە لەلایەن وەزارەتی کشت و کاڵەوە کێشەکە دروست ناکات بەقەدەوەی کە پشەوی ئاشوب دروست دەکات تا بگاتە حەدی ئەوەی کە تووشی خوانەخواسە خوێ ڕێژی بین و وەکو ئەوەی کە لە ڕابردوودا داگیرکەران بەردەوام لە هجووم و لە ئەم ڕێگانەدا بوون کە زیانی بۆ گەلەکەمان هەبووە ئێمەش لە حاڵەتی دیفاعدا بووین لێسادا بەڵێ ئێمەش لە حاڵەتی دیفاعداین دیفاعەکە نە زیان بە کەس بگەین و نە بشێڵین هیچ کەسێ زیانمان پێ بگەێنێ ئەرچی ئێمە شۆک و پەرلەمانتار وەکو نوێنەری خەڵکی هەرێمی کوردستان کە داکۆچی لە گەل و خاکمان بکەین بە گوێرەی ئەم یاسا و دەستوورەی کە لە عێراقدا تەواجودی هەیە ئێمە باسی ئەوم بۆ کرد بۆ بەڕێز جەنابی وەزیر کە بەپێی تەوافق یاخود بەپێی لێک تێگەشتنی تەنانەت یاساییش بێت لەگەڵ هەموو لایەنەکان باز لەوە کراوە کە هەموو ئەو بڕگە یاسایانەی کە لە چوارچەوەی مادەی 130دا جێگیر بووە و بوونی هەیە
جارێ بوەستێ لێ بگەڕێ واتە ئەو حەقانێک کە ئێمە شەمانە جارێت وەستاوین و ئەو حەقانێک کە ئەوانش بە حسابی خۆیان هانە ئەوانش بوەستن لە ناویاندا مادەی سەوچل ئەوەش دەگرتەوە کە ئەم ئەرازانەی یاخود ئەم بوڵکانێکە لە 2023 دوای نەمانی ڕژەی بەعسی گۆڕ بە گۆڕ برا کوردەکانمان یاخود کە سوکارمان چۆنەوە سەر زەیدی باو باپیریان باسی ئەومان کردەکات بەم اتفاقێکە هەبووە لە ڕابردوودا کۆی لایەنە سیاسەکان جارێت هیچ فرمانێکی یاخود هیچ جوڵەیەکی ئیداری یاسایی سیاسی هیچ جوڵەیەک نەکرێت لەسەر ئەو کێشانەی کە ناویان مادەی سەوچلە کە مثلا ئێمە لە 2023 کە چوینەوە سەر مڵک و ئارێزی خۆمان ئەوان لێگەڕێن نەک ئەوە وای ئەبینین کە ئێستاش ماوانەکە ئێمە ئەو حەقانی کە هەمانە وەری بگرینەوە بەڵام بەعکسەوە ڕاکات جوبوری ناوەستێ هەر ڕۆژە تەشخەڵە و کێشەیەکی دروست دەکات هەرچی خۆمانەکە وەکو پارێزەرێک داگۆچی لە خاک و گەلمان بکەین وە نەشێڵین بەڕاستی هیچ پلان و پیلانێکی شۆڤێنی لەسەر گەلەکەمان تەسبیل بێت. باشە کاک غەریب ئەو داواکاری کە پێشکەشتان کردووە و جوابیشتان دراوەتەوە بە شێوەیەکی ئەرێنی وەڵام دراونەتەوە کە دەیانەوێت و هەوڵانە بە هەموو شێوێک ڕەت بکەنەوە لایەن حکوومەتی یاخود بەڵێن حکوومەتی عراقیم هەوڵانەی ڕاکانجبوری ڕەت دەکاتەوە. ڕەتکردنەوەی ئەم هەوڵانە بە شێوەیەکی با بڵێن یەکجاریە یاخود تەنها بۆم بابەتەیە کە وەزارەتی کشت و کاڵ هەروەها وەزارەتی دادی عراقیش دەیانەوێت ئەم هەوڵانە ڕابگرن. تەنها بۆ ئەم بابەتەیە یاخود دەتانەوێت هەوڵەکانتان بەردەوامە و بەڵێنیان پێداون کە بە هەموو شێوەیەک هەوڵی تعریبکردن لە پارێزگای کەرکووک و هەروەها ناوچە جێناوەکانی دیکەی کوردستانیش ڕابگیرێن. ئەگە بڕیار بێت جوڵەکان دەسێ بکات ئەوە ئێمە دەبێت جوڵە دەسێ بکەین نەک برا عەرەبەکان لەبەرەوەی کە تا ئێستاش ئێمە ئەو حەق و مافانێکە هەمانە لە ڕووی ئەم تعریبی کە لە کاتی سەدام داکراوە تا ئێستاش تەواو نەبووە بڕۆ لە کەرکووک بەرەو خەتی تکریت بڕۆت دنیای ئەرز و مڵکمان لێ کارە کورد ماوە وەرنەگراوەتەوە لە کەرکووک بەرەو دووس خوڵاتوو بڕۆ هەرماوە لە کەرکووک بەرەو خانەقیم بڕۆ هەرماوە بۆ یەکە بڕیار بێت جوڵە دەسێ بکەین دەبێت ئێمە ببیکەین و کورد نەوەکو محافظێکی ناشەرعی ئەوە بکات بۆیە دوای ڕایشمان لەگەڵ بەڕێز کاک حاکم سەرار وەکو وەزیری عەدلی عراقی کە بەڕاستی عەدلانە مامەڕ لەگەڵ کۆی پرسەکان دەکات یعنی ئەم سیغەیە لای هەمووان تەسبیتە نازانم بۆ لای ڕەکانجبوری خوێندنەوەی بۆ ناکرێت یاخود ڕەمی بۆ بکرێت بەڵام کەڵێک لەم ئاڕۆزی عراق وەربگرێت کە بەڕاستی ئەوە زوڵمە دەیکات ئەوە کێشەیە دروست دەکات بۆ ئەم خەڵکێکە بە عیساب خۆی چاودێریان دەکات وەکو محافظ بۆیە ئەگە بڕیار بێت کاتی بێت ئەو ئەولاتر بۆ ئێمە کاتێ بۆی کە داوای مافەکانی خۆمان بکەینەوە ئەگەر نا بەپێی ئەم ئیتفاقیە سیاسی بێت ئەبێت جارێت تورکمانە عەرەبە کووردە هەرچی هەیە ئەم موقعانەی موقع ئەزرایانێک کە لە 2023 جێگیر بوونەوە ئی هەر لایەک بێت جارێ بوەسن دەستکاری نەکرێت هەتا بڕیاری یاسایی خۆی لەسەر ئەدرێت ئیدی مادەی سەوچل زۆر بڕگە و مادەی فەرع فروعی ماوە کە بتوانێت جێبەجێ بکرێت ناویشاندا ئەوەش لەوێدا جێ بۆتەوە بۆیە من کۆمەڵای خەڵکی کوردستان بە تێگڕا و ناویشاندا محافظەی کەرکووکی خۆشەویست دڵنیا دەکەینەوە کە ناوەسین لەوەی کە داکۆچی چۆن نەمافی گەلەکەمان بکەین نە زوڵم قبول دەکەین و نەزوڵم لە کەسیش دەکەین هەوڵانی ڕاکانجبوریش بێگومان لای ئێمە بەردەوام وای دەبینین کە بۆ عەرەزە بۆی کە ئەم جۆرە هەوڵانە بدات چونەوە ئەسڵی ناخیانەوەکو عەقڵی شۆڤێنی کە لەکوێ بتوانن پەرتەوازەی هەبێت باشە کاکەری بەتوانین بڵێن کە ئەم هەوڵەی کەوەکو پەرلەمانتاران داوتانە بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لەم بڕیارەی یاخۆ ئەم هەوڵەی ڕاکانجبوری کە دەیەوێت ئەم زەویانە بکاتەوە بە ناوی هاوڵاتیە عەرەبەکانەوە لە کەرکووک دەتوانین بڵین ڕێگەیەک بێت بۆەوەی کە بتوانن زۆربەی مافەکانی کورد لە ناوچە جێناوەکان بە تایبەت لە کەرکووکدا دەستەبەر بکەن و یاخۆ با بڵین ئەو هەوڵە دانەبڕاوانەی کە ئێوە ماندوونە ناستانە وەکو پەرلەمانتاران هەروەها وەکو بەرپرسانی کورد لە پارێزگای کەرکووک دەیدەن بێتە ڕێگەیەک یاخۆ ڕێگە خۆشکەر بێت لەمەوە هەنگاوی زیاتر بندێت بۆی مافەکانی کورد لەو ناوچانە بەدەست بێت. ئێمە وای دەبینین کە ئەم پیلانی ئەوان پلانێک بێ بۆی کە ئێمە بتوانین عکسەکەی بینە پێش بۆی بتوانین مافیگەلەکەمان زیاتر بۆ دەست بخەین بۆی بتوانین لەم کێشانەی کە جەنابی ڕاکانجبوری دروستی ئەکات
ئێمە بتوانین ڕێڕەوی ڕاستیە ئەوە بینەوە پێش وەلا حیوارمان لەگەڵ لایەنە پەیوەندەکان کە وەزارەتەکانن بێگومان دوای ڕوونکردنەوە تەبەنیکردنی ئەمە مۆزوعە ئیتر ئەوان پشتیوانی ئێمە دەکەن باسم کرد بۆ وەزیری زراعە کە بۆ سفەتێکە خۆشم لە لیژنەی کشت و کاڵ و سەرچاوی ئاویەکانم لە فراکسیۆن باسی ئەوم بکرد کە ئەم ئەرازانەی ئێمە لە منطقەی کەرکووک و ئەوانە برافەلاحەکانمان ینی هەر زۆر مەغدورن لەوەی کە چۆن حکوومەتی عراقی داعیمان بکات بە سفەتی ئەوەی کە ئاگام لەم کەیس لەو مەلەفە هەیە بڕۆ ئەو هەیئەتانە یاخود ئەو بەڕێوەبەراتی گشتیانی کە ڕەبتیان بە کاروباری زراعەوە هەیە لە جنوب و لە شارەکانی تری عراق یعنی لە هەموو ڕۆیەکەوە زۆر داعم و پشتیوانیان دەکرێت لە ڕووی مادی و معنەوی ئیتر مەکائین و هەموو جۆرەکانی تر بەڵام براژیتەرەکانی ئێمە لە کەرکووک و ناوچەدا دابڕێنراوەکان بەعکسەوە ئەوەندەی کە مەشغوڵی ئەوان کردوون کە چۆن بە خوێن و بە دیالۆگ داکۆچی لە ئەرز و خاچیان بکەن هەندە مەشغوڵی ئەوە نینە ناپڕژێنە سەر ئەوەی کە ئەم حەقانەی کە پێویستیانە لە ڕووی پێداویستی کشتتوکاڵی لە ڕووی بەهێزبوونی کەرتی کشتتوکاڵی ناپڕژێنە سەر ئەوەی کە ئەم حەقە داوا بکەن لە وەزارەتی زراعە بۆیە ئەگەری لە ئەسنای حیوارمان لەگەڵ جەنابی وەزیری زراعە نەکەر ئەومان ڕاگرتووە بەڵکو داوامان کردووە کە داعمێکی زۆر باشی برافەلاحەکانمان بکرێت و لێرەشەوە دیسان سوپاسی وەزیر دەکەم کە بەڵێنی پێدام کە لەم بوارەشەوە هەنگاوی باش بنێت داعمێکی باشی برافەلاحەکانمان بکات ئەوەی کە بۆ شارەکانی تری عراقەیە بۆ کەرکووک و بۆ منطقەکانی تری شەبێت لە خانەقین و لە دووز و لە هەموو شوێنانی کە گەل و خاشی ئێمەی لێ نمایند یاخود ممارەسەی ئەم کار و کاسب دەکات کە کەرتی کشتتوکاڵان جگەلەوەی کە بۆ خۆیان گرنگە بۆ بوونیەی عراقش گرنگە بۆ بۆی دارایی ئابووری عراقش گرنگە. باشە کاک خەریب لە دوێم هەنگاوەتانەوە هەوڵەکانتان بۆ جێبەجێکردنی تەواوی بەندەکانی مادی 140 تایبەت بە ناوچە جێناکۆکەکان چۆن دەبێت؟ بەڵێ هەڵبات ئێمە لە فراکسیۆن هەر هەواڵێکمان لە بوارێکدا ڕاست پێدراوەی شوکار ئێمە لە لیژنەی یاسایی پەرلەمان بە شێوەی عام دیسان لێژدا عوضمان هەیە ئەندامان هەیە بێگومان ئەو هەواڵی ئێمە هەوڵ و تێکەشاری خۆی بەردەوام دەبێت و بەڕاوێژ لەگەڵ فراکسیۆن دیسان و فراکسیۆن بەڕاوێژ لەگەڵ کۆی مؤسساتی نیشتیمانی کوردستان و دڵسۆزانی گەلەکەمان بێگومان ئەوەی کە داکۆچی کار و پارێزەری بافی گەلەکەمانە لە ئەم شوێنێکە ناوی منطقەی ئەم کەرکووک و دەوروبەرە یاخود مادەی 140 ئەوە دیسانێکی نیشتیمانی کوردستانەوە دیسان هەواڵەکانیەتی لە کۆی سێکتەرەکان و ئەم دۆخی عراق بڕێک هێواش بێتەوە بەرەو هەنگاو دەندرێت لێ سادە بەرەوە ئەوەی کە حکوومەت تشکیل بێت لە تشکیلبوونی ئەم حکوومەتە و لە کارابوونی ئەم خولی پێنجی پەرلەمان زیاتر بێگومان هەنگاوەکانمان زیاتر هەڵدەهێنین بەم ئاراستەیە کە هەموو ئەو مافانێکە لە دەستور مافی گەلی کوردن و سڕ کراوە یاخود تەفعیل نەکراوە ئەرکمانە وەکو فراکسیۆنیشی نیشتیمانی کوردستان تەفعیلی ئەم مەجالە بکەین و ترەوەی کە دەڵێت لای خوا و لای خەڵکی خوا بەڕسووری ئەم کاتێکە بە ئێمە سپێردراوە وەکو نوێراتی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەی کە کادر و قاعدەیەکی نیشتیمانی کوردستان هەمووی لەم چوارچێوەدا ئومێدی پێڵچنیوە هەنگاو بۆ ئاراسی دەنین کە بتوانین کارێک بکەین کە وەک باسم کرد ئەم دوو خاڵە لە خۆمە ڕازی بکەین ئەم دوو جیهەتە ئەویش خوا و خەڵکی خوا نامانەوێت کارێک بکەین کە دوجار نەتوانین بەگەلەکەمان بڵین پارێزەرێکی باشتان نەبووین ئەوەندەی ئێمە لەم دۆخەیە سەیرەکەین زیاتر ئێستا تەنها کێشەکانمان لەم چوارچێوەدا چڕ بۆتەوە کە لە کەرکووک و ئەو مەنطقانەی کە سەر محافەزە کەرکووک و خانەقینوانن ئێمە نەهێڵین غەدرمان لێ بکرێت و ئەو مافانێک مافی ئێمەنە لە هەموو بوارەکاندا و دەستیان بێنین ئەوەش بۆ نیشتیمانی کوردستان قڕز نییە کارێکە زۆر ئاسانە بۆ سفەتێکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا ڕۆڵێکی گەلە گەورەی هەیە بوونی جەنابی مامزاد لە ڕابردوو تا ئێستاش دیسان ڕۆڵێکی گەلە گەورەی هەیە و ئێستای سیاسەتی سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان دیسان لە بەغدا دیسان فاعیلی ئەوەیە کە ئێمە بتوانین باشتر و چاکتر هەنگاوەکانمان بنین بچینە هەر شوێنێک کە بزانین بۆ کورد گرینگە و بزانین لێوەوە ئەتوانین سحری ناحەزانمان لێ بەڵ ئەەکەینەوە. بەڵێ بۆ هیوای کە هەوڵەکانتان بێنجام نەبێت و کورد لە هەر شوێنێکی ئەم دنیای هەن بتوان بگەن بە مافەکانی خۆیان. زۆر سپاس بۆ غەریب ئەحمەد ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئامادەبوونت کار لە ڕانیە ببوورە لەگەڵمان بوو. بەڵێ